خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵاو کارانم پانۆڕامایی ئەم شەوتان پێشکەشەکەین. هەڵبژاردن یەکێکە لە گرێشوێرەکانی نێوانی زولایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان. لەماوەی ڕابردوودا قسە و باسی زۆری لەسەرکراوە تەنانەت یەکێتی و زوتنەوەی گۆڕان و هێز و لایەنە سیاسیەکانی تر پرۆژەیاسان هەبوو و پارتی دموکراتی کوردستانیش بۆ چوونی تر هەبوو. 2000 پارتی دموکراتی کوردستان بە بەشێک لە خاڵەکانی هێز و لایەنە سیاسیەکانی تر ڕازی بووە، بەڵام هێشتا گرفت هەیە بۆ ئەوەی خەڵک متمانەی بە هەڵبژاردنێکی نەزیک یاخود هەڵبژاردنێکی پاک هەبێت و بتوانێت متمانە بۆ هەڵبژاردنە بکات ئەبێت چی بکرێت و بتوانرێت تەنانەت ئەوەی کە کۆمەڵگەی نێودەوڵەتی و هاوپەیمانان و دۆستانی هەرێمی کوردستانیش جەختی لێ دەکەنەوە خۆ ئەوان ناڵێن هەر بە هەڵبژاردن بکرێت، بەڵکو ئەوانیش ئەکید چاویان لە هەڵبژاردنێکی پاک و بێگردە. ئێمە لەسەر ئەو بابەتەم شەو گفتوگۆکەی لەگەڵ بەڕێزان بەڕێز حاکم سابر ئیسماعیل ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەندام لە دەستگای هەڵبژاردنی یەکێتی بەخێر بێ حاکم، هەروەها کاک چۆمان محەممەد لە پرساوی ژووری یاسایی بزوتنەوەی گۆڕان. جنابیش بەخێر بێ. زۆر سپاس. کاک چۆمان لە جەنابتەوە بادەست پێ بکەم. بەڕێزت وتارێکت نووسیوە مەترسیەکت خستۆتە ڕوو کە لە پارێزگایەک بۆ پارێزگایەکی تر ڕێژەی زیادبوونی دەنگ دەر یاخود ئەوەی کە لە باوەی 2 ساڵە هاتوۆتە ناو ئەچێتە ناو قایمەی دەنگدانەوە زۆر بە ئاسایی زیادی کردووە و لە شوێنێکی تر کەمتر. ئەمە لە چیەوە سەرچاوی بەڵێ سەرەتا بە ناوی خوا سوپاس بۆ کورساتی ئەزیز ڕێز و حورمەتم بۆ زوومان دووتانەکەین. ئێمە هاتنمان بۆ کورسات و قسەکردمان لە تەلەڤیزیۆنە واجبێکی سەرشانمانە بۆ بە هەم بۆ بەرچاوڕوونی بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان و هەم بۆ دروستکردنی ڕایگشتی لەسەر ئەو پرسانی کە مەترسین بۆ سەر خەڵک ئێمە بە واجبی خۆمان نەزانین و ڕێزیشم بۆ جەنابی کاک حاکمەیە لە ڕاستیە ئێمە ئەو تاریکە نووسیمانە ئێمە شتێکی نوێمان نەنووسیوە. ئەم قسەی کە ئێمە کردومانە کاکزانە قسەمان لەسەر ئاماری دانیشتوان کردووە. ئاماری دانیشتوان جیاوازە لە تۆماری دەنگدەران. ئاماری دانیشتوان ئەم هەرێمە لە ژمارەی دانیشتوانی چەند کەس پێگاتووە. ئەمە پشت ئەبەسێ بە ئیحسا بە داتا. ئێمە ئەومان خستۆتە ڕوو 2 داتا 2 ئاماری جیاوازەیە. ئامارێکیان هی هەرێمی کوردستانە، ئەمە لە پێگەی فەرمی خۆیانە لە مانگی 2020 تا بڵاوەتەوە. ئەم ئامارەی خۆیانە ئێمە قسەی گیرفانی خۆمان دەرنانی ئاماری خۆیانە تەخمینی دانیشتوانی هەرێمی کوردستانیان کردو بە ژمارەیەک. ئەمە لەگەڵ ئەوەی عێراقیش وەزارەتی پلاندانانی عێراق ڕقەمەکانی کە دەری خستووە 721,000 فەرقی هەیە. لەم 721,000 واتە ئاماری دانیشتوانی هەرێم بەپێی داتاکەی هەرێم 721,000 لەوەی عێراق زیاترە. ئەم زیاتربوونە نزیکی 670,000 بەر هەولێر و دووەکەکەوێ. یعنی وەکو وا بێت لە پارێزگای هەولێر و دووەک ڕێژەی لەدایکبوون لە ئاسمانایە، بەڵام لە پارێزگای سلێمانی و هەڵەبجۆک وا بێت ئەتوانین بڵێن کەس لەدایک نەبوو. ینی ئەگەر بەو ئیحسایە سەیریکەی ینی لەوانەیەکە لە ساڵێکە دانەیەک دوان ینی ژمارەکە ئەوەندە ینی ژمارەکە ئەوەندە زەقە فەرقەکە و ئەوەندە زەقە ئینسان لە هەر موقعێکا بێت تێڕامێنێ نەک سزای ئەوەی ئێمە قانونین و بەرپرسیارەتی حیزبیمان هەیە و ئەم بابەتە یعنی تقریبا بە هەموو 100,000 بەر سلێمانی و هەڵەبجە و ڕاپەڕین و گەرمیانەکە ئەو فەرقەکەی کە لە بینی داتای عێراق و ئەوە هەیە نزیکی 47,000 فەرقی هەیە. ینی 47,000 ینی لە بین داتاکەی هەرێم و عێراقە، باقەکەی تری هەمووی بۆ هەولێر و دوهۆکە. ئەم بابەتە ئەمەی کە ئێستا ئێمە قسەی لەسەرەکەین باوات دەرنەکەوی ئێمە ئەم قسەیە دژی پارتیەکەین لەلایەک و سەنگەر لە پارتی ئەم قسەیە ئەگەر بەعکسی شۆ وایە هەمان قسەمانە کرد، چونکە ئەم بابەتە پەیوەندی بە چیەوە هەیە؟ پەیوەندی بە عەدالەتی جوگرافیەوە هەیە، پەیوەندی بە عەدالەتی نوێنەرایەتیکردنەوە هەیە. تۆ معقول نییە دوایی کە ئێستا پارتی ڕازی ببۆی هەڵبژاردن لەسەر ئاستی هەرێمی کوردستان بە چواربازنەی کرێ. من پێم وایە هەر لە سەرەتاشە پارتی ڕازی ببۆی ئەم بابەتە بە چواربازنەی کرێ، بەڵام وەکو کارتی فشار و ململانێ و بۆ کۆتاکانیەوە قسە مەکەن و ئێمە ئەنی بۆ مقایەزە و سەوداگەری بۆ سەوداگەری بەکارهێنێنا. بەڵام ئەم بابەتە لە پشت چواربازنەیەوە ئەم بابەتە مەترسیدارەیە کە ئێمە خسومانەتە ڕوو. تۆ ئەگەر بازنەکان دابشکەی لەسەر ئەساسی ژمارەی دانیشتوانە. ژمارەی دانیشتوان ئەگەر بۆی هەرێمی کوردستان بیکەی لانی کەم 5 کورسی زیاتر بەر هەولێر و دووەکەکەوێت لانی کەم. ئەمە وەک کەمتر ئەکەوێتەوە بۆ پارێزگای سلێمانی و هەڵەبجە. ئێمە لە ڕابردووە قسەیە کراوە زۆر شایعاڵێن ئێمە داخلی انتخابات نەبوو 11 کورسی لە جێبایە. ئەمە دیسانەوە تۆ بازنەکان دابشکەی 4 بۆ 5 تریش دیسانەوەکەوێتەوە بەر ڕەحمی ئەوەی کە
ئەمە بۆ ئەمە ڕووبە ئێمە ئەمە لە ناو چوارچەوەی ئەحسایی وەزارەتی بازرگانی وەزارەتی پلاندانانی عێراق هەیە لەگەڵ وەزارەتی پلاندانانی هەرێمی کوردستان دەستەی ئاماری ئەم ڕقەمە هەیە ئەم ڕقەمە ئێمە خسومانەتە ڕووی ئێمە نیە باوەڕ فەرم و پەرلەمانتار هەیە لە خولی پێشوا باسی کردووە پەیمانگای کوردی لە ڕابردووە راپۆرتێکی مفەسەلی لەسەر ئەمە کردووە ئێمە قسەی گیرفان ناکەین یەکێتیش قسەی لەسەر ئەم بابەتە کرۆ لە کۆبوونەوەکان ئێمە دانیشتوین لایەنەکانی تر ئەم بابەتە بۆ گفتوگۆکردن بۆ داهاتوو لەسەر ئەو کێشانی کە لەسەر یاسای هەڵبژاردنەی ئەم پرسەش پێویستەکە بە گرنگی لێ بڕوانرێت ئەم پرسە ینی هەر پەیوەندی نییە بە هەڵبژاردن کاکزانە باوەڕ فەرموو پەیوەندی بە پرسی داهات و دارایی خەڵکیشەوەی تۆ ئەگەر تەنمەی ئەقالیمیە بودجێت هەتا لەسەر ئاستی بودجێ هەرێمی کوردستان دابش لەسەر ئاساسی ژمارەی دانیشتوان تۆ تەوزیعات لە بینی سەرواتی ئەم وڵاتاکە تۆ دانیشتوانی هەرێمی کوردستانی نەعەدالەتی دابشکرابێت و ئابە و چەشنە بێ ئێمە لێکەوتەی خراپی بۆ ئیقتیساد بۆ ئینتیخابات بۆ سیاست بۆ قوتی خەڵکە بێ بۆ ئێمە بە مافی خۆمان نەزانی قسە لەسەر ئەم پرسەکەین و پرسێکی هەستیاریشە ئێمە لە سۆنگەی بەدیهێنانی دادپەروەری ئینتیخابی لە سۆنگەی بەدیهێنانی دادپەروەری نوێنەرایەتیکردن لە ناوچەکانە لە سۆنگەی ئەوەی دوایی ئەگەر قسەکردن لەسەر بودجە و داهات هاتە گۆڕێ ئێمە بتوانین دادپەروەری بەدی بێنین ئابم فۆرمە ئابم قسەکردن بەم شێوەیە نابێ ئەمە ڕووباخۆ من ڕووی دەمیشم لە ڕاستیا لەم لە کورساتی ئازیز و قسەکەین وەزیری پلاندانان لە یەکێتی ینی ئەمە حەقوایە قسەی هەبێ لەم پرسا ینی حەقوایە قسەی جدی هەبێ ئێمەمانان وەکو یەکێتی و گۆڕان و لایەنەکانی تر هەنێشتەیە با هەر وەکو لە زەڕەبینی بیرتەسکی حیزب بۆ لێی نەڕوانین ئەم بابەتە پەیوەندی بە خەڵکەوە هەیە ئێمە نامانوێت سەنگەرگرتن و دژایەتی لە بەرامبەر پارتیاکەین ئەوە پارتیە خەمی منتیقی خۆیەتیەوە تا چۆن ژمارە کورسی و ژمارەی دانیشتوان و چۆن زیاوەکە ئێمە ئەمانەوێت وە خۆت فەرمووت هەر نامانوێت ئینتیخاباتێکی ڕووکەشی سەدحی پڕ لە تەزویر و ساختەکاری کرێ خەڵکەوە تا لە سا هەفتان نەچوو بۆ ئینتیخابات شەڕی ئێمەوەیە چۆن ئەتوانین خەڵک بە کایی سیاسی و بە بەشداری سیاسی و بە ئینتیخابات داشتەکەینەوە سەمامی ئەمامی ئەم پرسە دەواازەکەی ئینتیخاباتێکی نەزیهە بلاسخارت و مەگۆرک و ئەمریکا وڵاتانی تریش داوای ئینتیخاب هەر ئینتیخاباتی لێ ناکەن ئینتیخاباتێکی نەزیشەکەیت ئینتیخاباتێکی نەزیت لێ بێگومان حاکم لەسەر ئەو پرسە بۆچوونی بەڕێستان کە ئەمە مەترسیدار نیە بەڕاستی مەسەلەن ڕاستی لە نوکتەیەکی شەچەیە ینی تۆ لە 720,000 کەسە تقریبا مثلا 670 بەرهەولێر و دهۆک لەوێ زیادی کردبێ و لێرە وەکەوەی کەس دایک نەبوو بێ ینی ئەمە بۆ مەسلەی بودجە بۆ مەسلەی دابشکاری انتخابی بۆ هەموو ئەانە کە گاریگەری و مەترسی هەیە زۆر سپاس بۆ جەنابەت زۆر سپاس بۆ کاکە چۆمان سڵاو بۆ بینەران ئێمە ئەگەر بین قسە بکەین سێ بابەت هەیە قسەی لەسەر بکەین یەکیان قانونە یەکیان دانیشتوانە یەکیان دەنگدەرە هەر سێک هینی خۆی هەیە ینی مەهامی خۆی هەیە طبعا قانونەکە قانون بۆ دانرێت بە بڵێن ئامان لە قانوندانان چییە مافی دەنگدەر بپارێزرێ زمانی دەنگەکانی کاندید بکرێت زمانی نەزاهەت و شەفافیەت و ئازادی خەڵک بکرێت لە قانونەکە ئەم سێ دەبی جێبیتەوە کە جێبیتەوە کە دەڵێن زمانی بە بڵێن دەنگدەر بکرێت بەو مانایە نابێت تەزویر دەنگی وەهمی و کەسی وەهمی بێتە ناوی بۆ ئەوەی بە بڵێن هەر کەسە مافی خۆی هەر کەسە مافی خۆی بەکاربێنێ کە دەنگدەرێکی مەوجودە ئەمە قسەیەکە دەڵێن کە مافی کاندید و پارێزێ بەو مانایە دیسان تەزویر و خەڵکی ئەملا و ئەولان نییە بە هەر شێوێک لە شێوەکان دەنگ بدا بە کاندیدەکە و بڕوە نەزاهەت و شەفافەت دێتەوە سەر سزی دەنگدان و ژمارەی دانیشتوان بۆ ژمارەی دانیشتوان خۆی لە خۆیدا دابشکردنی کورسیە هەم لە دەستوری عێراقی هەمومان بە بڵێن ئاگادارین کە دەڵێت لە 100,000 کەس کورسیەک ولا قانونی پەرلەمانی کوردستان لە مادەی یەک دەڵێت 30,000 کەس کورسیە 30,000 سەرنشین بالضبط کەس ناڵێ دەرێت سەرنشین کورسیەک بە مەرجێک لە 100 کەمتر نەبێ ئەمە لە قانونی ڕقەمێکی ساڵی 92 کەواتە چەندی ژمارەی دانیشتوان زیاد بێ ئەوەندە حسەی کورسی زیاد بەرەکەی بەبەر منتیقا لێرە کە قسە لەسەر بە بڵێن زیادەی ژمارەی دانیشتوان دەکەین دەبێت قسە لەسەر ئەوە دەکەین کە حسەی زیاتر دەبێت کورسی زیاتر دەبێت لەم منتیقەیە چونکە ئەگەر ئێمە بیکەین بە چوار بازنە بە گوێرەی ژمارەی دانیشتوان دابەشی بکەین حتمما ئەتۆ سەیری بکەی ئەگەر بە هەولێر و بە دهۆ تقریبا 160 دەبن بە هەردووچان لە ئەسڵە لە بیرمانە لە ئەوەکانی نەوت بەرامبەر خۆراک 44 بە 56 بووە
خێرە ئێستا 4 زیادیکتە 4 یەکجار زۆرە ئەگەر بین قسەیەشی تر لەسایە زۆرە بڵێ ئەگەر بین قسەیەشی تری لەسەر بکەینەوە جناتان دەزان ئێمە 7 لە بودجەی عێراق بوو لە ناکاو بوو بە 12.6 لە دەیە بوو وتیان ئێوە 4.8 لە دەیا زیادتان کردووە عەرەب 9.3 لە دەیا زیادی کردووە لەبەر ئەوە ئێوە کەمتر زیاد نکەن ئەگەر بین ئەو 4.8 لە دەیە وردی کەینەوە لە ناو ئەو ئامارەی ئێستای بە بڵێن وەزارەتی پلاندانان عرضی کردیە لەسەر سایتەکەی خۆی وەزارەتی پلاندانان لە خۆی وەری نەگرتیە یان دەبێت لە ڕێی بازرگانی وەریگرتوێ باڵێن ئەوەی بایعی بە کوردەواری پێی دەڵێ لە ڕێ وەزارەتی ناوخۆ لەو دایکبووش سەحا لەو سێ کۆی دەکاتەوە یعنی لەو سێ کۆی کردەوە ئەگەر بێ لێکی بدەیەوە تقریبا زیادکردنەکەی سلێمانی نزیکە لە 48,000 زیادی کردە دەکا تقریبا 4.8 لە دەیە تقریبا دەکەوێتە ئەو قالبەی کە لە وەزارەتی توزارەی عێراقی بەڵام ئەگەر تەماشای هەولێر بکەیت 170 زیادی کردیا بەڵێ ئەمە نەوترا لە هیچ 170 ئەوەندە زۆر زیاد کردی ئەم قسەیە دەبێ بێن چی لێت چی بکەیت با بڵێن ئەتۆ ئەگەر تەماشاکەی لە ئێعێرا لە سلێمانی 2,293,193 کەسە بەڵێن ئەوە ژمارە هەولێر 1,903,609 کەسە دهۆک 1,326,558 کەسە کۆی دەکا 5,449,306 لە هەرێم سلێمانی 2,268,000 لە 2,290 بوویتە 2,206,000 هەولێر لە 1,903 بوویتە 2,255 دهۆک لە 1,300 بوویتە 1,600 سەیری ئەم زیادە ئەوجا ئەگەر بین قسەیەکی بە بڵێن جدی لەسەر بکەین چکە ئەمە بە ساڵی بیزڕاناسی کە کاکە چۆمان وە دەڵێ ئەدی 21 چەندە ئەدی 22 چەندە دەزانی ساڵی 21 ژمارەی دانیشتوانی هەرێمی کوردستان بەپێ ئەوەی بڵاوی کردەوە 6,171,083 کەسە بەس 2021 6,298,524 کەسە دەزانی تقریبا 120,000 یەکسەر زیادی کردیا ئەوجا وەرە ئەو جارە وەرەوە 2022 چکامەوە لە 2023 حتمما 2023مان بۆژە 6,427,338 کەس ئێستا بۆ ئامارەکەی ئەگەر بێ لەگەر ئاماری بە بڵێن عێراق لێشی دێ لە 5,449,660 1 ملیۆن کەس زیادی کردیا لە ماوەی چەند لە ماوەی 2 ساڵ 1 ملیۆن کەس 1 ملیۆن کەس ئەمە دەزانیت ئەمە قسەکە لەوەیە قسەکە لێرەیە ئێمە تەوزیعاتەکە چۆنیە مەسەلەن حاکم ئێمە هەموو شتەکانمان بە بڵێن وەکو یەکێتی و برادرانی بزوتنەوەی گۆڕانش بە سوپاسەوە هەم لە هەڵبژاردنەکەش لەگەڵمان بوون هەمیش لەو بە بڵێن پاکی و بێگەردی و بێتەزویری و هەموو شتە شەفافیەت و ئەوانەی قانونەکە هەم هەردووکمان بەیەکەون و برایانی کۆمەڵ و یەکگرتوش ئێمە دەمانەوێت هەم لەسەر سزی ناخبینی عێراق هەم لەسەر عدەدی دانیشتوانی عێراق یعنی لە عێراق چەندە ئەوەندە هیچ مانایەک نییە ئەگەر یەکێک لە هەرێم هەبی مواتنێک هەبی و مەوجود بی و خەڵکی ئەم هەرێمەی کوردستان بێ و لە ئەسڵا خەڵکی عێراق بێ عێراق تەسجیلی نەکردبی ڕووی نەداوە نابێ هەرشتی وان نییە هەرشتی وانە ئینجا دێن ئەگەر ئەمە هیچ نەبێت لەبەر بایعەکە خۆی تۆمار کرد خۆشی لەبەر بایعەکە تۆمار دەکەوە هیچ کەسێکیش نییە یعنی لە سزل بە دوای سزل هیچ کەسێک نەفوسی نەبێ هیچ کەسێک نێزن عێراقی نەبێ هیچ کەسێک نییە بەبرن پاسەپۆرتی نەبێ شتەکان وای لێ هاتووە یعنی ئەمانە ئەوە نەماوە تۆ بڵێ وڵا ئەمە لە عێراق تەزیر نییە لەبەر ئەوەی لە کوونە شاخێک بۆ ئەمە لە فلان جێ بۆ ئەمە نەهاتۆتە شار و ئەمە لە دەشت بۆ ئەمانە نەماوە کەی ئەمە ماوە ئەمە بۆیە ئێمە دەڵێن لەسەر ژمارەی دانیشتوان لە عێراق چەندە لە 2022 چەندە ئێمە بە گوێرەی ئەوەی لە وەزارەت وزارە عێراقی هەیە دێن لەگە وەزارەتی تەختیتی عێراقی قسەی لەسەر دەکەین ئەمە دەبێتەوە ئەوی ترمان کە دێن لەسەر دەنگ دەرقسە دەکەین ئەتۆ دەبێ بزانی ئەم 6,170,000 ئێستا 170,000 ئێستا ئەعلانیان کردووە لەگەر ئەو 5 ملیۆن و ئەوەندەی تقریبا 722,623 دەنجی فەرقا ئەم 720 دەکات چەند کورسی هیچ نەبی لەوە
هیچ نەبێت لەوە 300,000 دەنگ دەرا ئێستا 300,000 ئەگەر بە 30,000 خۆت لێچیدەوە دە کورسی دەستە چێن دەر ناتە ئەو منطقەیە لەو دە کورسی یەک و شتێکی دێتەوە منطقەی کەم لەو منطقەیە دەبێت قسەمان لەوە نییە ئێمە خۆ پێمان ناخۆش نییە بۆ هەولێر پێمان ناخۆش نییە بۆ دهۆک بەڵام پێمان خۆشە بەو عەدەدەی کە هەیە بەو ڕاستەی کە هەیە بەو نسبەیە کە هەیە زیادەکە بەوە بنووسرێ نەک شتی تری تێبکرێ و بۆ سلێمانیش بە هەمان شێوە بەو زیادەیە کە هەیە بەم عەدەدەی کە هەیە بەو نسبەیە کە هەیە زیادەکە بۆی بنووسرێ ناکرێ پێ بڵێم ئەتۆ لە ماوەیەکی کەمدا لە 2000ەکان لە ناوەڕاستی 2000ەکان 56 بە 44 بی ئێستا مباشر ببیە 60 کەسرێک بە 49 عەدەدی ئەوەندا کەمی کردبی شتیوا چۆن ڕوودەدا ئەم شتەوا ڕوونادا بۆیە ئێمە هەمومان ئەم حزبە سەرچیەکانی کوردستان هاتوین بەرەنگاری ئەوە بووینەوە بەرەنگاری ئێمە بەرەنگارە ڕاستی و ناڕاستی بووینەوە نەک بەرەنگاری شتێک بووینەوە کە قسەی لەسەر بکەین بڵێن وەڵاوەکو کاک چۆمان وتنی وەڵا ئەم عەدەدا لەسەر ئەوە هەیە ئەم عەدەدا ئەگەر ڕاست و دروستە شێوەی ڕاست و دروستێکە بۆ ئەم کەسە لە عێراق ناوی تەسجیل نییە ئەم 722,000 کەسە بۆ لە عێراق ناوی تەسجیل نییە سەبەبەکەمان پێ بڵێن هۆیەکەمان پێ بڵێن ئەگەر مەبەستێکی تریشە ئەمە هۆیەکەمان پێ بڵێن چونکە ئێوە پێتان وایە مەبەستی ترە خۆ پێ بڵێم ئەم بڵاوکردنەوە و ئەم داتایە و ئەم شتانە خۆ ئەگەر مەبەستی تری لە پشتان نەبێ ئەگەر پەیوەند نەبێ بە دابەشکردنی کورسی نەخێر ئەمەوە نەبێ بەڵام خۆمان دەزانین قانون بۆ ئەم ئامانجەیە ژمارەی دانیشتوان بۆ دابەشکردنی کورسیە دەنگدەر بۆ بەدەستێنانی کورسیە ئەمە وازەحە سێ بازنێ ئەمە ئێستا ئەمە لە بازنەی قانونەکە هاتوین و تعدیلی دەکەین و دەیکەین بە 4 بازنە و ئیترەوە دێینە سەرچی دێنە سەر ژمارەی دانیشتوان بۆ دابەشکردنی کورسەکان چونکە بوو بێت 4 بازنە کاک چۆمان وتی دەبێت کورسەکان لەسەر ئەساسی عەدەدی سوکان دابەشکرێت کە لەسەر عەدەدی سوکان دابەش دەکرێت دەبێت عەدەدە ڕاستەکە بی ناکرێت ئەمە بۆ دەڵێن ئێستا ئەو 4-5 حزبە سەرچیە دەڵێن دەبێت بتە 4 بازنە بۆ ئەوەی هەڵەبجە بێبەش نەبێت لە نوێنەرایەتی بۆ ئەومانە دەمانەوێت سلێمانیش بێبەش نەبێت لە نوێنەرایەتی چەندە عەدەدەکەی ئەو نوێنەرێت دەمانەوێت هەولێریش دەمانەوێت دهۆچیش نامانەوێت بە بڵێن دهۆک عەدەدەکەی زۆربی نوێنەری هەڵەبجە نەبێ ئەمە قسەمان لە 4 بازنەیەکەیە کە قسەمان لە 4 بازنەیەکە بۆ ئەوەی نوێنەری هەبێ دەبێت نوێنەری ڕاستەقینێ بە ژێری عەدەدی دانیشتوانەکە هەبێ ئێتۆ عەدەدی دانیشتوانی کەم کەیتەوە و یاولان زیادکەی دیسان هەر غەدری لێ دەکەی نابێ بە هیچ نوێیەک عەدالەتی دەبێت لێ سەرتەن اینجا دێنە سەر دەنگدان ئەوە بەبرێن تۆماری دەنگدان ئێمە لەسەرەوەین تۆماری دەنگدەرانی عێراق بە ئەو دەبێتە بنەمایەک بۆ انتخابات چونکە تۆماری دەنگدەرانی عێراق خۆتان دەزانن دەنگدەر هەمووی دەچێتە ناو سزلی کۆمسیۆنی باڵا بەڵام چێ دەچی کارتی دەردێنێ و بایۆمەتری دەکاتن و کارتەکەی دێنێتی ئەو دەبێت بە دەنگدەر ئەو دەبێت چێ دەبێت بە دەنگدەر ئەوەی بایۆمەتری و کارتی هەیە ئەو دەبێت بە دەنگدەر ئێمە لەسەر ئەساسی ئەم ئیشە دێن کارەکانمان ڕێک دەخین و لەسەر ئەساسی ئەوەی دەمانوێت هەموو کەسێک نوێنەرایەتی خۆی هەبێ و هەموو کاندیدێک دەنجی خۆی بە تەواوی پێ بگا و هەموو دەنگدەرێک حەقی خۆی حەقی دەنگدانەکەی بگاتە ئەو شوێنەی کە دەنجی بۆ داوە حاکم کاک چۆمان پێت وایە ئەمە بۆمبێکی تەوقیت کراوە و بۆ ئەوەیە کە دووبارە ئەرقەلێک بۆ پرۆسەی انتخابات یاخود بۆ قەنەعەت پێکردنی لایەنەکان بەر لەوەی وەڵامی بۆ ئەو ڕقمانی کە من باسم کرد لەسەر ئەساسی ئاماری ئەعلانی ئەمەی هەرێم بۆی ئێمە وتمان 721 جەنابی کاک حاکم باسی ئەوەی کردم چەند ساڵی ئاخریشی خستە سەر بەڵام لە بەرامبەر ئەمە وەزارەتی پلاندانانی هەرێمی کوردستان شتێکی تازەی بۆ 2022 ئەعلان نەکردووە کە تۆ بڵێ مفارەقەکە بۆ ساتە وەختی ئێستا چەنە بە حەقیقی بەڵام من بە دیکۆمنتی هەردوو لایەن تا ئەو کاتەی وەزارەتی پلاندانانی هەرێم بڵاوی کردەوە لە ئاڵێ حجێ لەسەر خۆی حیجێ لەسەر خۆی 721 بووە دڵنیام ئەم ڕقەمە ڕۆژ بە ڕۆژ ساڵ بە ساڵ زیاوی کردووە ئەمە قسەی لەسەر نییە ئەوەی کە ئەمێنێتەوە بۆی کە جەنابە باسیەکەی لە ڕاستیە بابەتی بازنەکانی هەڵبژاردن تقریبا تحصیل حاصلە تێپەڕی ینی هەم 4 بازنەیەکە و هەم تۆماری دەنگدەرانی عێراقیش پارتی لەسەر ئەمە ڕازیە بەڵام ئەوەی کە ئەمێنێ ئێستا تقریبا من ئەمە پێم وایە مەقسوودە ئەمە تۆماری دەنگدەران بێت چ کێشەیەکی تۆماری دەنگدەران بۆ ئەمە جیاوازە لە ئامار تۆماری دەنگدەران شخصێک 18 ساڵی تەواو کردووە شروطی قانونی خۆی هەیە بالیغە عاقلە
مافی هەیە دەنگ بات ئەوە بۆ دەنگدەرە بەڵام ژمارەی دانیشتوان ئامارەکە بۆ دابشکردنی کورسیە و من پێم وایە ئەمەی کە ئێستا باسیەکەین بابەتێکە مەقسوودە و ئیشی لەسەرکراوە و بەرمەجە بابەتێکی عەفەوی ئەوەی کە ئەوە نییە بە جوزافی ئەمە ڕوویابێ من وای ئەبینم ئەم ڕقم و ئەم داتانە چکەم بابەتە هەر سەرباری ئەوەی کە معادلەی ئینتیخابی ئەگۆڕێ چکە معادلەی ئینتیخابیش معادلەی هێزە گۆڕێ یعنی بابەتی کورسی ئینتیخابی و پەرلەمانی معادلەی هێزە گۆڕێ سەرباری ئەوەش ئێمە بە هەروە سەیری نەکەین ئێمە عرضم کردی بابەتەکە ڕەبتی بە خەڵکیشەوە هەیە ڕەبتی بە قوتی خەڵکەوەیە بە داهاتی خەڵکەوە هەیە چۆن ڕوبەڕووی ئەماویتەوە ئەبوو ئێمە مەسەلە سبینی بودجێ هەرێمی حکوومەتی هەرێم بودجێ هەبێت بودجە لەسەر هەر ئەو شەسەیە کە حاکم سابیر باس دەم خۆش بودجە لەسەر ئەساسی ژمارەی دانیشتوانە تۆ کە باسیەکەی بۆیە ئێمە پێمان وایان بابەتە قسەمان لەسەر کردەوە خەڵ گشتی شەزانێەوە خۆشببختانە یەکێتی و کۆمەڵ و یەگرتووانە شەزانن پێم وایە ئێمە توانین و ئەشبێت شەڕ لەسەر ئەم بابەتە بکەین لە چ لە هۆڵی پەرلەمان بێت چ لە مێزی گفتوگۆمان بێ لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە و تێشیان بگەێنین کاکە ئەم ئامارانە ئەبێ ئاماری وەهمی نەبن ئاماری ئەوە نەبن ئەمە بابەتی ئامارەکە ئەوەی کە ئەمێنێتەوە گرفتی ڕئیسی لە بەردەم تقریبا لە بەردەم ئێمە وەکو بەرەیەک وهسەی دەکرێت کۆمەڵ و یەگرتو و گۆڕان و یەکێتی زیاتر لەگەڵ بابەتی پارتیشە ئەم بابەتی کۆتانەیە ئەم بابەتی کۆتانە گرفتێکی تری بەردەم ینی لە ڕابردووە کۆمەڵێ عەرقەلە هەبووە بۆ دواخستنی هەڵبژاردن یەکێکیان یاساکە بووە لە ناو یاساکەشا کۆمەڵی بڵین دەواازە هەبووە سەرەکیترینیان بابەتی کۆتاکان بوو ئەم کۆتانە ینی سەوای لێ هاتوو ئێمەمانان کە قسەی لەسەرەکەین وەکووا بێ ئێمە دژی پێکهاتەکان بین دژی مافی کۆتاکان بین ئەم قسەی لە ئەلف بۆی ئەی هەڵەیە لە ئەلف بۆی ئەی ئەگەر گریمان برادرانی پارتی زۆر ئەم قسەیە زۆر دووبارەکەنەوە وەکووا بێت ئەوان پارێزەر و سەمامی مافەکانی ئەوان بن ئەوە لە ڕابردووە یاسایە کە بە حەقیقی لە خزمەتی مافی پێکاتەکانە بووە من حەز ناکەم مزایادی حیزبیکەم لە سەردەمی خولی دکتۆری سوپا بوو لە ساڵی 2015 کە یاسای مافی پێکاتەکانی ئقرار کرد لە پەرلەمانی کوردستانە ینی ئەوە یەکێکە لە هەنگاوە گەورەکان بۆ ئەو بابەتە سەرباری ئەوەی کە بەڵام ئێمە وەکو گۆڕان وەکو یەکێتی گرنگە پەیامێکی زۆر مهمە گرنگە بە ڕای گشتی بە تایبەتی لە سەراسی نێودەوڵەتی دیبلۆماسی نێودەوڵەتی ئەمریکا ئەوروپا ئێمە ئەمانەوە نوێنەراتی ڕاستەقینەی ئەو کۆتانە ئێمە لەگەڵ کەمکردنەوەی کورسی ئەوانانین خۆ لە ڕابردووە لە 2009 لە 92 تاکو 2009 ئەمان 6 کورسیان هەبووە لە سەردەمی مامجەلالە کە کورسیەکان زیاد کرا لە 92 تا 2009 ئەوان پێیان وابوو لە یاساکە ئاڵێ بێ سجلی خۆیان هەبێ ئێ باش ئێستا خێرە پارتی ئەڵێ ئەمە دژی دەستورە و هەر لە یاساکە هەبووە لە ینی ئێمە کە ئیسا بڵین وەکو گۆڕان کە ئەمانەیە بڵین ئەمانە تۆمارێکی خۆیان هەبێ لەسەر ئاستی بازنەکان دابشکرێن نوێنەرایەتی ڕاستەقینەی خۆیان هەبێ گرفت لە چیایە ینی گرفتەکەی لەکوایە ئێمە خەمی خۆیانمانە و لە ڕاستیشە بەشی زۆری کۆتاکان یان پێکاتەکان لە هەم ئاینی هەم نەتەوەی خۆیان داواکەن تۆمارێکی خۆیان هەبێ هەر خۆیان داواکەن ینی معقولە ئێساوان خۆیان ئەڵێن بەشی زۆریان دەڵێ ئێمەمانوێت پێکات تۆماری خۆمان هەنەبێ پارتی دیموکراتی کوردستان دەڵێ کاکە ئەمە دژی دەستوری عێراق ئەمە جیاوازی عێرقی و مەزهەبی و ئاینی ئەوانەیە ئەسڵ وەساسی نیە بابەت لە ڕابردووە بۆ لە 92 تاکو 2009 لە ناو یاساکانی هەرێمی کوردستان لە جێگیر بووە هەڵێ پێویستە کات لە نوێنەرەکانی خۆیان بەربژێرەکانیان لە پێکاتەکانی خۆیان هەڵبژێرن ینی ئەوان دەنگ بن بەوان تۆ ئێستا بۆ دژی ئەمەی ئەمە ڕێکاری ڕاستکردنەوەی نوێنەرایەتی ڕاستەقینی پێکاتەکانە بۆ دژی ئەمە بین ئێستا ینی جوێ دروست بووە کە تۆ باسی کەمکردنەوەشیکەی ئەڵێن ئەمە دژە باوەڕ فەرموو لە پەرلەمانی عێراق چەند کورسیت هەیە بۆ ینی من قسەکەی من ئەوەیە لە پەرلەمانە 300 و ئەو نەکورسی هەیە 9 کورسی دانراوە ئێ معقولە تۆ بە 6 ملیۆن کەسەوە ئەو 32 ملیۆن کەسە معقولە تۆ 11 کورسیت هەبێ من ئەم قسەیە وازی لێ بێنین قەی ناکە بە ئەم کورسیە 11 کورسیە ئەوە بمێنێتەوە بەڵام بەمەرجێ دابەشبوون هەبێ لەسەر ئاستی بازنەکانە و لەگەڵیشیا پێت تۆمارێکی خۆیان هەبێ کە بتوان نوێنەری ڕاستەقینی خۆیان دەکەن ئەمانە بێتە سەرخەت پێم وایە گرفتەکانی بەردەم هەڵبژاردن نامێنێتەوە ئەوەی کە ئەمێنێتەوە یەکە لایەنە سیاسیەکان پاش ڕێکەوتنی ئامادەکاری بکەن کۆمیسیۆن کارا بکرێتەوە چکە ئەومان لە یاد نەچێت تا ئەم بابەتانە حل نەکرێت حلکردنی کۆمیسیۆن ئاسانی چکە بێمتمانەیەکی لە ڕادەبەدەر هەیە لە نێوان لایەنە سیاسیەکانە لایەنێک یان لایەنێک پێی وایڵە کۆمیسیۆنەکە کاراکەرەوە جارێ ئەو کاتێ سەرپەرژینە سەر یاساکەەوە ئەم بێمتمانەیە وای کردووە ئەم دوو پرسە بە یەک پاکێجە ڕوە دوو ڕوویەک دراون هەردووشی بەیەکە و حل نەکرێت ئاسان نییە تۆ لەوانەیە کۆمیسیۆنەکەت کارا کردەوە لەوانەیە هەر بۆکو یاساکە بڕوە سەرباری هەموو ئەمانەش ئێمە بەیانی
داوایەکی زۆر گرنگەیە لە محکەمەی ئیتیحادی پرسی درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانە کە ئەم درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان ڕەبتی ڕاستەخۆی بە هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانەوە ئەگەر فرسەتە بێ باسی ئەکەین مووقفێکی یان پرسێکی زۆر هەستیارە بۆ دەسەڵاتداران و بۆ هەڵبژاردن و بۆ هەرێمی کوردستان بۆ هەموو شتەکانی گلاکاتەوە کاک حاکم ئێوە بۆ چونتان لەسەر مەسەلەی پێکاتەکان و لەسەر مەسەلەی ئەوەی کە ئەو گرێگۆڵانە لەسەر هەڵبژاردننی و فشار و زەختێکی گەورەش لەسەر مەسەلەی ئەنجامدانی هەڵبژاردن هەیە لەلایەن هاوپەیمانان و دۆستەکانی هەرێمی کوردستانی کوردەوە و لەلایەکی تریشەوە ئەو مۆزوعی دادگای فدرالی هەیە ینی ئەمە بەڕاستی چۆن معالەجە بکرێت زۆر وڵا دەزانین ئێمەدا گەر تەماشای قانونی انتخاباتی کوردستان بکەین 5 انتخابات پێکرای 1000 تعدیل کراوە 94 تعدیل کراوە 2098 تعدیل کراوە 2004 تعدیل کراوە 2009 3000 تعدیل کراوە 2013 زارێک تعدیل کراوە لە 2009 کە کاکچۆمان باسی کرد قسە دێتە سەر ئەمەی کە پێکاتەکان بوون بە 11 طبعا لە مادەی 36 بە 4 فەقەرە پێی دەڵێ فەقەرە یەکەمی دەڵێ ئەمە مەسیحیەکان کلدانی سریانی 5 کورسیان دەبێت تورکمانەکان 5 کورسیان دەبێت ئەرمەن کورسێکی دەبێت لە ئاخری دەڵێ ئەم پێکاتانە دەنگ دەدەن لە فەقەرەی 4 دەرێت دەنگ دەدەن بەوە پاش 3 مانگ تعدیل کراوە فەقەرەی 4 لێ لابراوە هیچ انتخاباتش پێ نەکراوە هەر لە خۆیەوە هەر لەوەوە ڕاست هاتوونە فەقەرەکەیان لابردیە باشە ئێمە قسەیەک دەکەین لەسەر عێراق اینجا دێنە سەر کوردستان طبعا بە پێی قانون ڕقم 9 2020 انتخاباتی عێراقی مادەی 13 کۆتای دیاری کردووە نۆ کۆتا لە عێراقا 5 مەسیحیە ئەگەر وتیان بڵێن بۆ 5 مەسیحیە لە 5 شاری عێراقەنە لە دهۆکەنە لە هەولێر هەیە لە کەرکووک هەیە لە مووسڵ هەیە لە بەغداش هەیە بەڵام ئایا کۆتا بریتێ لەو ژمارەیە کە دەیدەی بە کەمە نەتەوەکە یان بەو نەتەوەی کە لای لەوێ دەژی بریتێ لە ژمارەی کاملی دەدەیە یان یەک کورسی دەدەیە وەکو فەخری نمونەچی واضح هەیە لە قانونی ڕقم 9 2020 مادەی 3 یەک کورسی داوە بە ئێزیدی وایە بەس کورسی ئێزدی بەخۆیان 5 کورسیان هەیە چواری وەتەنیان هێناوە یەک کورسی کۆتاییان هەیە ئێ باشە ئەگەر وابێ ئەمان 4 کورسی وەتەنیان هێناوە ئەگەر ئەم 4 کورسی هیچیانە من تەماشام کردو لە 8,000 کەمتر نێناوە کۆتاییەکەش بە 3600 و کەسرەک چووە ئەگەر دابەشی 3600 کەی دەزانین دەکات تقریبان مشین نزیکەی 12 کورسی ئەگەر وابێ کورسیە کە دەدەی بە میلەتی ئەم کورسیە بۆ ئەوەیە فەخریان دەیدەیە بۆ ئەوەی ئەوانی تر ئەگە دێتە ڕێزی وەتەنی ئەگەر کورسی دەینی بفەرمی بەڵێن ئێستا لە قانونی ڕقم 9 2020 لە مادەی 13 لە هەموو کوردستان 2 کورسی مەسیحیەیە طبعا تورکمان لە قانونەکە لە قانون ڕقم 9 2020 مادەی 13 کۆتای نییە و لەو دانیشتانەی کە برادرانی گۆڕان کۆمەڵ یەکگرتو و پارتی دیموکراتی کوردستان ئێمە لە عێراق لەوێ بووین نوێنەری تورکمان وتیتی ئێمە کۆتامان ناوێ لە مەحزەرە تەسجیلی کردو دەرێ کۆتامان ناوێ ئێمە بە کورسی وەتەنی دێنە ناو مەوزوعەکە پێمان ناخۆشە پێمان بڵێن باشە خێرە لە عێراق کۆتایان ناوێ جەبهەی وەتەنی کە جەبهەی وەتەنی هەمومان دەزانین بەڵێن چه ئەو شتەیەکی بڵێن خەڵکێکی لە خۆی کۆکردەوە لە برایانی تورکمان باشە ئەم نایەوێ کۆتای هەبێ بەڵام لە کوردستانە 5 کۆتایان دەبێت دێن جارش کەش سەیری مادەکەی 36 2009 دەکەینەوە دەڵێ کلدان سریانی ئەوە دەیان ژمێری دەرێ 5 ئێ بۆ کلدان چەند بۆ سریانی چەند ئێ بۆ نایەشی کاتەوە ئێ ناڵێ بۆ سریانی و دەڵێ بۆ چەند 5 بۆ کلدانی سریانی ئاشووری بۆ سێیان 5 کورسی تەرخان کردو باشە ئاشووریەکە چەندی بەوەردەکەوی کلدانەکە چەندی بەردەکەوی مادەم ئەتۆ 5 کورسیان دەدەیە مادەم ناوەکانشتینە دیارە جیانە لە یەکتری هەمیان یەگنین مادەم هەمیان نین بۆ لێت بۆ جای ناکەیت دوو ئەگەر با بڵێن مەبەستمانە قسە نوێنەرایەتی مەسیحی بدەین ئێ باشە مەسیحی لە سلەیمانی نییە هەیە نییە هەیە
ئێکوا ڕۆژێک لە ڕۆژان نوێنەرەکەیە نوێنەرشی مەسیحی سلێمانی چۆتە پەرلەمانی کوردستان نەچووە یەکوان هاتوونەتە لای ئەو مەسیحیانە نەچووە ئەگەر قسە لەسەر تورکمانە ئەی بۆ تورکمان خۆیان دەرێن لە کەلار ئێمە هەوین ئێ باشە بۆ نوێنەریان نییە لە کفری باشە بۆ نوێنەریان نییە ناکرێ بە بڵێن ئێمە بەو قسەیە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمە دژی هیچ پێکهاتەیەک نین و قسەشمانە سەیس پێکهاتەیەک نییە بەڵام ئێمە ناکرێ و نابی پێکهاتەیەک بە بڵێن کورسی بە بەتەمای کۆتا بباو بۆ حزبێکی تر بۆ حتا بۆ یەکێتی نیشتیمانی کوردستانیش ناکرێ بە ناوی تورکمان بە ناوی مەسیحی بە بڵێن مەسیحیە کە یەکێتیبی بابێ لەسەر لستی یەکێتی خۆی کاندید بکە و کورسی وەتەنیەکە بە ئەگەر تورکمانەکیش پارتیە با بچی لەسەر لستی پارتی خۆی کاندید بکە و کورسەکە بە مبارەکە و بە خۆشی بی بەڵام ناکرێ ئەم حیزبانەی کوردی بە کۆتایەکەی مەسیح و تورکمانیش بن قەتعی نەکەم لە 2010 هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان هەر 11 بڵین کورسیەکە کۆتاکان 18,000 دەنگیان هێناوە 18,000 بە هەر 11 کورسیەکە 18یان هێناوە هەبووە بە دەنگدانی تایبەتی عسکەری دەرچووە نەک بۆ دەنگی کۆتا و پێکاتەکەی خۆی ینی ئەوە هەر ینی شتەکە ئەوە لە دەرچووە لە نوێنەرایەتی ڕاستەقینە و لە قەیران زۆر زەقین زۆر خزمەت بەفکرەکەی یەک کورسی وەتەنی لە کوردستان 7,500 یەک کورسی 11 کورسی 18,000 سەیرکەی ئەوە یەک کورسی هاتووە ینی قسەمان ئەگەر برایانی مەسیحی هەمیان ڕێک ئەم مەسیحیەکان دەنجیان دابێتەوە نێنەری مەسیحیەکان بی ئەمە هیچ گلەیەکمانی هیچ قسەشمانە بە هەمان نەفەس تورکمانەکانیش بەڵام ناکرێ و نابی تۆ بچیتە کۆبوونەوەی کۆنگرەی حزبێک و لەسەر حیسابی کەمەنەتەوەشی تر بچی پۆست وەرگری پێم بفرۆشیەوە بڵێ وڵی ئەمە یان مەسیحیە یان تورکمانە یان ئەرمەنە یان ئەوەیە لە ئەمان کاتدا پێ بڵێم ئەندامی کارا و پێشکەوتوی تۆبی ئێمە چۆن دەکرێت ئێمە لەسەر ئەوەین ئێمە جارێکی تر و بە هیچ نەوعەک برا مەسیحیەکان و برا تورکمانەکانیش هەم بە لە لای یەکێتی هەم لە لای برادرانی گۆڕان هەم کۆمەڵ هەم یەکگرتو ئەو گلەیان کردووە کە داوا دەکەن خۆیان نوێنەراتی خۆیان بکەن ئێمە لەگەڵ ئەو داوایوانی خۆیان نوێنەرات خوان دەکەن بفەرمون خۆیان نوێنەراتی خۆیان ناکەن ئەو حزبەی دەوێت نوێنەراتەکە بە وەتەنی بیهێنی با بە وەتەنی کورسی بێنەمەی قسەمان لەسەر کورسەکان زۆر باشە کاک سۆمان بڕیارەکەی محکەمەی فیدرالی تا چەند هەموو ئەو ڕیسانە دەکاتەوە خوڕی خۆی ئێستا لە بەرداشی ئەگەر بدرێت کەوتۆتە بەرداشێک ینی ئەگەر نەدرێت عراقش ئەوە بۆی دەبێتە بێگومان دەستکەوت بەر لەوە باسی خاڵێکی زۆر گرنگ هەبوو ئێستا ئێمە قسە لەسەر چیەکەین جەوێ دروست بووە تۆ باسی هەمارکردنی یاسی هەڵبژاردنەکەی ئەڵەن کاکەوە ئەیانەوە عەرقەلە بۆ انتخابات دروستکەن یعنی ئەیانەوە عەرقەلە دروستکەن و ئەوە یعنی لەبینی ئەوەی کە تۆمەت بەخشینەوە بۆ دروستکردنی عەرقەلە و لەبینی ئەوەی کە ئێمە نەمانەوێت هەر بە فعلی ڕێگەری دروستکەین ئەبێ سازش بۆ یەکتری بکەین ینی لەم مەوزوعە پێداگیری پارتی و ئیسرارکردن لەسەر ڕەکانی خۆی و ئێمەش ئەوە ئەبێ نزیک بوونەوە هەبێ چونکە گە تۆ ئەم ساڵیش بەم ڕۆحێتە بەم عەقلێتە مامەڵە بکەین باوەڕ فەرموو ناتوانین انتخاباتکەین ئەگەر زوو نەچینە پێشەوە بۆ حەلکردنی یعنی ئەوە کە پارتی ئەوەندە پێداگیریەکە ئەوانەی هەیە ئەوانەی حازرە بۆیە ئەمەڵێ دەبێت زوو موعیدی انتخابات دیاریکەین ئەمە هەر پارتی ناوە یەکێتیش لەگەڵ یا یەکێتیش نابێ وا دەرکەوێت یەکێتی ئێمەمانانیش نابێ وا دەرکەوێت ئێمە معەرقیل بین ئێمە معەرقیلین ئێمەمانەوە یاسای حتا لە ڕێکەوتنی سیاسی ئێمە و پارتیە لە ڕێکەوتنی سیاسی یەکێتی و پارتیە بۆ ئەم کارنامەی ئەم خولە جێگیر کراوە یاسای هەڵبژاردن و کۆمیسیۆن هەمار کرێتەوە ئێمە یاس 4 ساڵەکەش تەواوی هیکابینەکە هێشتا هەمارمان نەکردێتەوە مەبەستم ینی لەم نێوەندا لەم نێوەندی مزایەدە و چاواشەکاری و بەخشینەوەی ئابێ بگەینە حەلێک بۆ انتخابات بکەین ئەگەر مانگی 12 ژنێکی ئەیخوارە بێ بکرێ معقولە لەم هەرێمە انتخابات نەکرێ ینی مەبەستمە پێویستەکات کێشەکان ئەوەندە تەحقیق نەکەین ئەوەی کە ئەمێنێتەوە مەوزوعی محکەمەی فیدرالیە ئێمە لە ڕابردووشە یەکێتی و گۆڕانیش دەنگیانە بەم یاسایە بە یاسای درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان ئێمەمانان لەگەڵ ئەوانە بووین دەنگ بدرێ بە درێژکردنەوەی ئەم یاسایە بەڵام وەکو خۆمان بەڵام ئێستا ئەم داوایە تۆمار کراوە لەلایەن کۆمەڵە کەسایەتی یاسایی و سیاسی و لەگەڵ نەوەی نوێیە ئەم داوایە لە بەنی دوو بەرداشایە بۆ بەیانی ئەگەر قەراری لێ بدرێ ئەگەر گریمان بڕادرا بڕاتکردنەوەی داواکە
گریمان ڕوتیان ئەم داوایە پێچەوانی دەستور نییە و ئەوە داواکانمان ڕەت کردەوە ئەم بابەتە مەترسی هەیە بۆ مافی خەڵک بۆ دەنگدان بۆ دیموکراسی بۆ ئازادی ینی شەرعێتە یا بۆی کە تاکو و دەستوری نەبێ هەرێمی کوردستان پارتی و یەکێتی و لایەنەکان ڕێکەوتن هەر هەموو ساڵێ لە پەرلەمانە بە یاسا ئەتوانن تەمەنی پەرلەمان درێژکردنەوە کە حکوومەتی عراقیش دەستکەوتێک نابێ مەسەلەن ئەتوانێت سبینێ بڵێت تا محکمەی فدرالی و هێرێمی کوردستانی درێژکردنەوەی بە یاسایی نەزانیوە و بۆ عراقیش جامنی مەسەر پێشنیاری گریمانی دووەم کە گریمانەیە کە محکمەی ئیتیحادی بڵێەوە بڕیارمانە بە هەڵوەشانەوە یان عەدەم دەستوریەتی ئەو یاسایی پەرلەمان یاسای ژمارە 2 ساڵی 2022 کە یاسای درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانە ئەگەر حاڵەتێکی وا ڕوو بە قەراراتیان هەیە چەندین قەراراتیان هەیە محکمەی ئیتیحادی ڕێگەی ناوە 1 مانگ مەجلیسی نواب درێژکرێتەوە ڕێگەی ناوە قەراری هەیە بۆ ئەنجومەنی پارێزگاکان ینی قەراری تازە هەیە 2022 لەسەر کۆمەڵە دەستە هەیە کە باسی شەرعێت و ڕەوایەتی گەل و دەنگدان و 4 ساڵ جارێ ئەوە ئەکا ئەگەر سەی ئەوانە بکەی پێشبینی کراوە ئەم ڕەبا پێشبینی کراوە محکمەی ئیتیحادی بڵێ ئەم یاسای ئێوە نادەستوریە ئەگەر وا بڵێ ئێمە ئەکەوینە ینی وەکو بوو مەلەرزەیەک وابێ بۆ دامەزراوەی بۆ کاری یاسایی بڵێ بۆ ینی ئەگەر بۆم پێم بڵێ بۆ ڕوونەکەمەوە بۆچی بۆ ئێمە لە هەرێمە کۆمیسیۆنەکەمان شەرعێت و ڕەوایەتی نەماوە شەرعێتی نەماوە ئەگەر گریمان وتی ئەوە نادەستوریە پەرلەمان ناتوانێت کۆ بێتەوە هەمواری یاسا بکە پەرلەمانی کوردستان ناتوانێت کۆمیسیۆنەکەی هەرێم ناتوانێت ئیشرافی انتخابات بکە یاسا کۆنەکەی پەرلەمانی کوردستان ژمارەیەکی ساڵی 92 بێ انتخاباتی پێ بکرێ ینی بابەتەکە زۆر ئاڵۆزە بێ زۆر معقەدە بێ بۆ هەرێم ینی حکوومەتە بێ بە حکوومەتێکی کاربەڕێکەر ینی حکوومەتە بێ بە حکوومەتێکی کاربەڕێکەر بۆیە ینی بابەتێکی زۆر مەترسیدا ئەتوانین بڵێن بوو مەلەرزەیەکی سیاسیە بێ ئەگەر ئەمە ڕووبا لەسەر ئاسی دامەزرایەوە بەڵام ئەگەر بیتە سەر ئەرزی واقع وەک چۆن قەراری محکمەی ئیتیحادیان بۆ مەوزوعی نەوت و غاز جێبەجێ نەکرد بۆ خانەنشینی جێبەجێیان نەکرد بۆ پارەڵات جێبەجێیان نەکرد بۆ ئەمەی دوێنێت مەوزوعی کە ئەڵەن ئێمە ڕەتێکەکەینەوە 200 ملیارەکەی ئەوەیە لەوانەیە بۆ مەژڵێ وەڵای ئەمە قەراری محکمەی ئیتیحادیە ڕەتێکەکەینەوە جێبەجێ ناکەین من قسەکەی من لەسەر ئەوەیە پێشبینی کراویش ئەگەر ئەوە ڕوو بە هەرواڵێن ینی ئەوان دەڵێن ئەم محکمەیە نادەستوریە بە تایبەتی برادرانی پارتی دامەزراوەکان ئەنجومەنی دادوەری ئەوە باش ئەم محکمەی نادەستوریە من نەزانم گرفتەیە لە تەکوینەکەی ئێوە ئەتانزانی محکمەکە نادەستوریە بۆ لە 2005ەوە کە دەستوری هەمیشەی عێراق پەسەندکرا و دەنگتان پێەیە بۆ سێ نوێنەری کورتان نار یەکیان مەسیحیە لە دوهۆک بووە دوانی کوردی نردووە تا 2020 ئەوە نوێنەرایەتی کوردیان کردووەکو مکەون بەردەوام بوون نەوەڵا خراپتر لەوەش لە 2021 لە مانگی سەیە بۆ عەرابی هەموارکردنەوەی یاسای محکمەی ئیتیحادی بوون بۆ عەرابی بوون بۆ دەنگتان پێەیە بۆ ڕێگەتان نا ئێستا خێرە تۆ بە منەڵی نادەستوریە خێرە پێمەڵێ ینی ئەگەر پێمان وابێ ئەم محکمەیە دروست بووە یان ئێستا لە بۆتایە بۆ لە قاڵبدانی ماف و امتیازاتی قوارەی کوردیان پێکهاتەی کورد من ئەم تێڕوانینە بوو چەشنە نابینم ینی نابینم محکمەی ئیتیحادی شوێنێ بێ بۆ لە قاڵبدان و بۆ دژایەتیکردنی ماف و پێکهاتەی کورد ئێستا لە ڕابردووە کۆمەڵی قەراراتی یاوە ئەم قسەی من لەوانەیە ئێستا بڵێن ئێمە عێراقچێتیەکەین و بەڵام ئێمە 100 بارتەقای ئەو حیزبانی کە تەپڵ و دەفی قومی بوون لێن باوەڕمان بە قواری هەرێمی کوردستان و بە دەوڵەتی کوردی هەیە بەڵام ئەم پرسانە بێت لێک جا بکرێتەوە ئەبێت تۆ لەسەر ئەساسی دەستوری عێراق دامەزراوەکان چۆن ئەتوانی مامەڵەکەی ئێمە گریمان وتمانە محکمە نادەستوریە ئێخۆ نییە پەرلەمانی عێراق اعترافی پێکردووە حکوومەتەکە اعترافی پێکردووە UN اعترافی پێکردووە کۆمەڵێ دەوڵەتانی تر اعترافیان پێکردو ئەم قسەی ئێمە ئەرزشی نامێنێ ئێمە گرنگە ئەگەر پێمان هەموو شێ بێ بەبار بەسەر هەرێمی کوردستانە وردە و قەراراتانە قەرارێک و دوان و سیان و دەیق محکمەی ئیتیحادی جێبەجێ ناکەی تۆ ئەبی بە دەسەڵاتێکی لە یاسا دەرچووی جێبەجێنەکەری دەستور و لەگەڵیشە ئەم کاتە و کاتە سڵتەی قەزایی عێراقی فشار لە حکوومەتەکە توی ینی مقایازە ئەکرێ مەبەستەکەی من ئەوەیە دۆخێک دروست بوو ئێستا لە هەرێمی کوردستانە کاکزانە ئەم نقطەی زۆر میمە خەڵکی ئێمە بۆ پەناباتە بەر محکمەی ئیتیحادی بۆ پەنابە ئەوە نەبوو لە مۆزوعی خانشینیا بردیان ئەوە نیە ئێستا بۆ درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان ئێستا داوایەکەی لە مانگی دووە بۆ مۆزوعی تەقهین بڵین پاشەکەوت بۆ مۆزوعی پاشەکەوت جەوێ دروست بوو خەڵک باوەڕی بە دامەزراوی قەزایی ئێمە نەماوە لێرەوە سیقە و متمانەی بە سوڵتاتی ئێمە نەماوە کە سوڵتاتێکی حکوومەتی خزمەتگوزار و سوڵتاتی خەڵک بێ بۆیە پەناباتە بەر محکمەی ئیتیحادی وەکو ڕێکارێکی نوێ بۆ فشاری مەدەنی ڕێکارێک بۆی مافی خۆی وەگرێتەوە کە ئەمە من پێم وایە گەورەترین لەکەیە بۆ ئێمە دۆخێک دروست بووە کە خەڵکی ئێمە متمانی بە دامەزراوی خۆمان نەمێنێت ئەمە گریانێوێت بیرکردنەوەی قوڵێوێ هەڵوێستەی گەورەیەوێت یعنی تۆوان لێبێ هاوڵاتی خۆ
بەغا محکەمەی اتحادی بە منفەز و دەواازە و هیوا و بزانێ بۆ گەڕانەوەی مافی خۆت کە تۆ لێرێ تۆ بۆ مافەکەی خۆی خۆتی بۆ بەدەستنێنی بۆ شایستی خۆی نایەتێ بۆ موچە خۆران ئاوالیەکەی ینی با بابزانانی بەیانی چی ڕۆیە زۆر باشە حاکم لەسەر ئەو پێت وایە محکەمەی فێدراڵی بڕیارێکی لەو بابەتە بدات دوزار وەختە ئێوە لە چوارچێەوەی چییە قانون تادیلەکەن و باسی ئەو بابەتانە بکەین مەسەلا پێشم شتێک جارێ دەبێت بزانین دوو مادە لە دوو شێوە لێیاندا یەکیان مادەی دوو مادەی سێ مادەی چوار مادەی پێنج مادەی 20 لە دەستوری عێراق ئەمانە بریتێ لە ماف و ئازادی خەڵک بەوە دەیانویست ئیشی سەرۆکاتی پەرلەمان ڕابگرن اینجا بێن حلی قرارەکەون طبعا قراری ڕقم 12 لە 2022 بریتێ لە درێژکردنەوەی ماوەی پەرلەمان بۆ ماوەی ساڵێک ئەمان لەو قرارەیانداوە بەچێ لەو قرارەیانداوە بە یەکێک لە مادەکانی قانونی ژمارەیەکی 92 کە مادەی 51کە ڕێک دەڵێ ماوەی پەرلەمانی کوردستان لە یەکەم دانیشتنی دەست پێ دەکات لە چوارەم ساڵی کۆتازەسەی کۆتایی دێت لە یەکەم چوارەم ساڵی کۆتا جەلسەی کۆتایی دێت واتە لە مادەکە دوو قسە دەکا یەکیان دەرێ پێمان دەڵێ یەکەم جەلسە ئەویت کە دەرێت کۆتا جەلسە دەبێت محکەمە کتابێک بۆ ئەوە بکە بۆ پەرلەمانی کوردستان خۆ بڵێ یەکەم جەلسە ئەگەر بێ بڕیاری لێ بدا ئەگەر نەیەوێ بڕیاری بدە شتێشتر ئەگە بێ بڕیاری یەکەم جەلسە کۆتا جەلسەی بۆ دیاری بکە پەرلەمان بڵێ یەکەم جەلسەم لە فلانە ساڵی کرد ئەوەندەی فلانە ساڵی کۆتا جەلسەم لەوەندە ساڵی کرد ئەو دەیژمێری کە بوو بە ماوەی 4 ساڵ لە مادەی 50 دەرێ لە چوارەمی ساڵی کۆتا جەلسەی یەکەم جەلسە تقریبەن مادەی 46 دیاری کردووە دەڵێت 10 ڕۆژ پاش ئیعلانکردنی کۆتایی دەبێت 10 ڕۆژ پاش کۆتا ئیعلانکردنی کۆمسیۆن دەبێت سەعادە دابنیشن کەواتە جەلسە یەکەمیشی دیاری کردووە دەمێنێت چێ کۆتا جەلسە دیاری بکە ئەگەر ئەمەی کرد پەرلەمان هەڵ دەبێ حکوومەت تەصریفی ئەعمال و تەصریفی ئەعمال و سەرۆکی هەرێم لەگەر کۆمسیۆنەکە دەمێنێتەوە ئەگەر هەر لە ناو بڕیارەکە داوایەکە نەمدیتووە بزەبت دیتبم بڵێم داوایەکە چۆنە ناو داوایەکە نیان نووسێوێ ئیش بە مفۆزەی عێراقیش بکرێت چونکە بۆ ئەگەر بڵێ کاریشکار مفۆزەی عێراق ئەم ئیشە بکە مفۆزەی عێراق خۆی دوو-سێ شتی هەیە پەیوەندداریشە بە هەرێم یەکیان مەکتەبی لە هەر سێ محافەزەکەیە دوو مەکتەبێکی ئەقالیمی داناوە لە هەولێر کەواتە ئیقلیمی کوردستانی جیا کردوتەوە لە عێراق کۆمسیۆن جای کردەوە بەم بە شتێکی تریش لە بودجەی عێراق لە بودجەی سیادی کۆمسیۆن هاتووە بودجەی سیادیش بودجەی هەموو عێراقیانە کەواتە پارەی مەشی تێدا ئەو کۆمسیۆنە کە خەرجی دەکا کە ئیش دەکا کە کار دەکا کەواتە پارەی ئێمەشی تێە کەواتە لە ڕێ ئەم قانونی بودجەوە یعنی بۆ ئێمەشە لەو دوو حاڵەتە ممکنە دیسان ئەوە بکەوێتە سەر ئەم حاڵەتەی کە بێ لە کوردستانیش بە بڵێن ئەو بیکە بەڵام ئەوەی مشکلەکە لەوە دەست پێ دەکا لە دوای ئەوە ئایا قانونی ڕقمنەوەی 2020 جێبەجێ دەکرێت یان قانونی ڕقمیەکی 1992 پەرلەمانی کوردستان جێبەجێ دەکرێت بۆ لە مادەی 37 لە دەستوری عێراقی دەڵێ هەموو مادەکانی هەموو قانونەکانی کوردستان جێبەجێ دەکرێت ئەوەی لە 1992ەوە تا ئەو کاتەی کە دەستوری عێراق بووە کەتا دەستوری عێراق بووە لە دەستوری عێراقەوە بە تعدیلکردن و بە ئەوەی دەبێت تازە بگونجێتەوە لەگە دەستور تازە بگونجێتەوە بۆ ئەگەر نەگونجێتەوە مادەی 13 فەقەرەی دوو لە دەستوری عێراقی دەڵێ هەر قانونێک یان دەستورێک چ لە ئیقلیمەکان چ لە مەحافەزات دەربچێ پێچەوانەی دەستور بێ ڕەبزە تەواو ئەوە دەبێ یعنی ئەو قسەیەش بۆمان دەبێت ئەمەش بیکەین بە شتێکی تر یعنی قسەی زۆر هەڵدەگرێ ئەم قسەی ئەوە جەلسەی دەوێت دواسەرنجی خۆتم پێ بڵێ لەسەر ئەو دۆخە بە کورتی بێ سوپاس دەکەم وڵا ئیتر ئێمە ئەو 4-5 لایەنە کە یەشەتی نیشتیمانی گۆڕان برادرانی یەشەتی نیشتیمانی کوردستان برادرانی گۆڕان برادرانی کۆمەڵ برادرانی یەکگرتوو حزب و لایەنەکانی تریش تا ڕادەیەک بۆ بەرژەوەندی دەنگدەر بۆ بەرژەوەندی بە بڵێن گۆڕانکاری لەو سیستەمەی هەیە لە پەرلەمانە دەمانەوێت هەم قانونەکە بگۆڕدرێ بەو شێوەیە کە
لە ساڵحی دەنگدەر بێ وەسال نوێنەرایەتی منتیقە بکە هەم ژمارە دانیشتوان بە صحیحی بدرێ هەم تۆماری دەنگدەرانیش بەڕاست و ڕەوانی بدرێ ئەمانە دەبێتە هۆی ئەوەی کە ئێمە بتوانین انتخاباتەژی پاک و بێگەرد بکەین لەوە ئەمە نەماوتووە وڵا انتخابات هەمومان انتخابان پێش بەڵام ئێمە وە برادرانی گۆڕان وە کۆمەڵێک گرتو لەگەڵ نوێکردنەوەی هەمان ڕقم نین هەمان ڕقمی ئێستا بچین نوێیکەینەوە جارێکی تریش و بێ نوێیکەینەوە لەگەڵ نوێکردنەوە نین ئێمە لەگە گۆڕانکە ئەو گۆڕانکاریانەی کە دەنگدەر دەیکا لەگەڵ ئەو گۆڕانکاریانەی بەڵای من کۆتا سەرنجی منەوەیە لایەنە سیاسیەکان ئەوانەی کە هەڵگری ئاڵایەوەن کە انتخاباتی ڕاست و پاک و بێگر بکرێەوەیە ینی بۆ ڕێکەوتنی سیاسی و بۆ ئەوانە سازش لەم شتانە نەکەن ینی ئەمە بۆ فشاری سیاسی نەبێ لە پێش هەمیان ئەم قسەی بە گۆڕانە بۆ یەکێتیە ینی ناکرێت هەنگاوەکان یەکتری تاوا نەکەن ینی لە قۆناغێکا لە لێرەوە یەکێتی فشارکە بۆ یاساکەەوە دواییش فشاری ترکا لێ دوای بەڵام ڕێکەوتنی کە سازش لەم شتانەکە ئەمە بێمتمانی زیاتر دروستەکات ینی بێمتمانەی من نامەوێت ئێستا پێش ڕووداوەکان کەوم بەڵام ئەڵێم تەمەناکەم پێداگری تێڕوانینەکان گفتوگۆکان فشارەکان فشاری ڕاستەقینە بێ بۆی خەڵک کە بە خەڵکە دوتەوە خەڵک بزانی ڕازگوی لەگەڵ پەیامەکانی خۆتە لە ڕابردووە هەنگاوەکان یەکتریان تەواو نەکردووە ینی بۆ کۆی لایەنە سیاسەکان بە ئێمە و بە یەکێتی لایەنەکان و هەنگاوەکان یەکتری تەواو نەکردووە تەمەناکەین ڕەفتار و وتار و بەرنامە و خیتابمان بۆ هەمواری یاسایە بۆ کۆمیسیۆنەکەی بۆ ئەوەیە بە یەک پاکێز بڕابۆی ئەم تەقاتوعی تێنەکەوێت بۆ ڕێکەوتنی سیاسی و بۆ بەرژەوەندی حزبی بەڵێ زۆر زۆر سپاس بۆ بەڕێز چۆمان محەممەد ئەندامی زیاتی نیشتمانی بزوتنەوەی گۆڕان سپاس بۆ جەنابیشتا لە پرسان ژووری یاسایی بزوتنەوەی گۆڕان سپاس بۆ بەڕێز حاکم سابر ئیسماعیل ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و هەروە ئەندامی دەستگا بژاردننی یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر سپاس بۆ کورساتی عەزیز سپاس بۆ بەڕێز بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆڕامامان پێشکەشکردن هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ